کۆتا نرخ پێشداخستنی ئەم بازاڕە 16,650 دیناری عێراقی بوو بەرامبەر بە 100 دۆلاری ئەمریکی. بەڵام هەر لە سەرەتایکردنەوەی بازاڕ ڕاستەوخۆ بەهای دینار بەرامبەر بە دۆلار 1100 دینار دابەزینی بەخۆیەوە بینی. گۆڕانکاریەکان هێندە خێرا بوون لە ماوەی نیو سەعاتدا نزیکەی 5 جار بەهای دینار بەرامبەر بە دۆلار دابەزی و ئاڵۆزی و جەنجاڵی خستە نێو بازاڕەکەەوە. کارانی بازاڕەکەش دەڵێن گەربار و دۆخەکە بەم شێوەیە بڕوات بە شتێکی زۆری مامەڵەکاران زەرمەند دەبن و دووریش نێنەگاتە مایەپووچ بوون. دۆلار بە هەر چەندێگە فرۆشین بە گرانترێک کڕینەوە و زەرەرەکە ئێمە ئەوە هەفتەیەکە لە زەرەرە ڕۆژی وا هەبووە 5 ملیۆن ڕۆژی وا هەبووە 800,000 ڕۆژی وا بۆ 600,000 لە زەرەرە بە گشتی ئەم ماوەیە هەر زەرەر بووە چونکە هەر ڕوو لە بەرزبوونەوە بۆی فرۆشتوێتی بۆی نەکڕاوە لە هەموو مەرحەلەیەکی وایە کۆمەڵێک ئیفلاسەکەن منیش تەوەقۆی ئەوم کردبوو. باوتی کاسبکاران تمەنی ئێرانیش بە هۆی جەنگی نێوان حەماس و ئیسرائیل بە هەمان شێوەی دینار بەهای لە بەرامبەر دۆلاردا دابەزینی زیاتری بەخۆیەوە بینیوە. بەڵێ تمەن 4,000 تمەنی چۆتە سەر بە بۆنێم شەڕی حەماس و غەزە و ئیسرائیلەوە تمە 4,000 چۆتە سەر بە 49,253,300 هەیە دۆلار هەیە بەس خەڵک دۆلارەکەی نافرۆشتێت چۆن دۆلار نییە برای من هەموو کەسێ دۆلاری بێ بەس کەس دۆلارەکەی نافرۆشێت ساعتێکە باسا کراوەتە 3,500 چۆتە سەر پێشبینی هەفتەکەم بەڵێ دوای هەفتە ئەڵڵاهو ئەعلەم. جیاواز لە بازاڕەکانی سلێمانی بازاڕی ئاڵوگۆڕی دراو لە هەولێر بە هەمان شێوە جەنجاڵە و هەمووان چاوەڕێ بوون کە بانکی ناوەندی بڕێکی زۆر دۆلار بە کاش بخاتە بازاڕەوە تاوەکو کۆتایی بەم دابەزینی بەهای دینارە بهێنێت. بەڵام ئەو بڕی بانکەکە خستیە بازاڕەوە هێندا نەبوو بتوانێت بەربەدابەزینی زیاتری بەهای دینار بگرێت. باقی مرکزی 199 ملیۆنی هاوشتە بازار بە حواڵە و بە نەغدی ینی 172 حواڵەیە 26 ملیۆنیشی نەغدیە ینی بەڕاستی بازارەکەی بەس ڕاگرتووە لێ نەگەڕا ینی هەستی دابەزانی زۆر کاتن چکە 26 ملیۆن زۆر کەمە لە عێراق ینی تو ڕۆژانە عێراق ینی 19 محافزەیە ینی هەر محافزە هەیە ڕۆژانە پێویستی بە 15 ملیۆن 20 ملیۆن دۆلارە ینی تەماشا دەکەی بەغدا ینی زۆر گەورەیە هەولێر زۆر گەورەیە زۆر محافزەی زۆر گەورەیە پێویستیان بە 15 ملیۆن دۆلار 20 ملیۆن دۆلار زیاترە. دابەزینی بەهای دینار بەرامبەر بە دۆلار لە کاتێکدا ڕێکارەکانی بانکی ناوەندی بۆ جێگیرکردنی بەهای دۆلار بە نرخی بانکی ناوەندی بەردەوامە و لە دوای ڕێکاریشدا بڕیاریانداوە تا ساڵی نوێ سەرجەم مامەڵی بازرگانی و ناوخۆی و مامەڵی دارایی لە بری دۆلار بە دیناری عێراقی بکرێت. ئەمیر محەممەد کورسات نیوس سلێمانی.